زۆر سپاسی لیژنەی سەرجەم لیژنەی منداڵەون بۆکانەکەم کە تا ئەم ساتە وەختە هاوکار بوون لەگەڵ ئێمە و هەماهەنگیەکی باشە بوو هیوادارم کە هەماهەنگیەکی باشتری شەبێ بۆ ئەوەی کەوا بە ئاسانی و بە خێرایی بتوانین منداڵەکانی تریش بدۆزینەوە و بە کەس و کاریان شاد بکەینەوە چکە وێڵن بە دوای یەکتریە. کاکە بارزان ئەمەوێ پێشەکی ئەمەوێ ئەوە پێ بڵێم تاکو ئەم کاتە تۆ کەس و کارت نەماوە، تۆ تاقانەی لە خانەوادەکەی خۆت، بەڵام تۆ برای باوک، خوشتی باوک، برای دایک، خوشتی دایک ئەمانەت ماوە. ئەم نەتیجەی کە ئێستا تەسلیمی تۆی ئەەکەم ئەیدەمە دەست نەتیجەی سێ پشکنینی یەک لە دواییەکی 100% کەوا تۆ ناوچێ کە تۆ ناوی ئەسڵیت ئالان تەوفیق حەمەعەلیە. ببخشید من اسمم بس صدای بلند. من اسمم شیعه است.